سیاست و شێوازی ڕۆماڵکردنی پێشهات و ڕووداوە ئەمنیەکانی چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن بەشێک لە دەستگا ڕاگەاندنەکانی سەر بەدەسەڵاتەوە بۆتە جێگەی نیگەرانی و کاردانەوەی گشتی. ئەم ڕۆماڵکردنە بەرپرسیارانەیە کاریگەریەکی نەرێنی لەسەر دەرونی تاک بە تاکی کۆمەڵگا جێهێشتووە. مامۆستایەکی زانکۆ دەڵێت ئەو میدیانە بە ئامانج و استراتیژی خۆیان ڕووداوەکان وێنا دەکەن، نەوەک مامەڵەیەکی دروست لەگەڵ ڕاستی ڕووداوەکان. میدیا ڕۆڵێکی سەرەکی بینێ لە درێژە پێدانی ئەم شەڕە بۆ ئەوەی حقیقەتەکان لای وەرگر ڕوون نەبنەوە نەزانرێت. چۆن بۆ نمونە تۆ لە گەرمەی شەڕێکان ناتوانانی بزانی چەند کەس کوژراوە، پامنێرێک ناتوانێت بچێتە مەیدانەکە. ئەم شەڕە ئێوە هەر بە گەرمی بهێڵێتەوە بۆی پامنێرێک یان ڕۆژنامەنووسێک ئێوە حقیقەت بگەێنێن نەتوانێت بچێتە نێو مەیدانەکەەوە. ئێستاوانی کە ئیشی بنکۆڵکاریەکەن و یانەوە ڕاستی بزانن میدیاکان شەڕەکان گەرم کردێتەوە بۆەوەی نەتوانێت ڕاستیەکە بڵێ. یعنی ئەگەریش ڕاستیەکە بڵێ بەرگی ڕاستی پێ ناکرێت، چونکە میدیاکان لە دژی ئەمەیە واقعەکی تریان خوڵقاندووە. ئەمە بۆ واکەن لە ئەسڵا کاتێکە میدیا هی دەسەڵاتە یا دەسەڵات یەت میدیا دروستەکە بۆ بارودۆخێکی لەم شێوەی ئەوێت لەوەچە 10 ساڵکاری پێ بکە بۆ 10 ڕۆژی بارودۆخێکە هەیە بۆەوەی بتوانێت ئەم بارودۆخی بۆ ئاراستە بکە، یعنی وەکوایە بڵێ ئەم شەتە ئاوەی بۆ ئاراستە بگۆڕێ بەرەو شوێنێک تاوەکو لەو شوێنەی مەبەستێتی خۆی ئیشەکە بکە. سنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئاماژە بۆ دەکات کە ڕوونە ئەو میدیانە کێ پشتگیری مادیان دەکات و بە شێوازی ڕۆماڵکردنیانەوە ئەوە دەردەکەوێت کە بەشێکی زۆریان بە خراپی بەکاردەهێنرێن. کە بەشێکی زۆر لە دامەزراوە میدیاکان بە تایبەتیوانی سۆشیال میدیا ئەوانەی کە تەمبیلیان دەکەن حزبەکانن یاخود ئەشخاصی ناو حزبەکانن کە بێگومان ئەوانیش هەدەفیان ئەوەیە کاتێک کە ململانەکان تونتە بنەوانێ بەکاریان بهێنر و ئەجندایی کە خۆیان هیانە میدیاکان بەو پێ و ئەجندایە بڕۆن و دیارە ئێستا سڕاعێک تون بۆتەوە لە نێوان هەردوو حزبی دەسەڵاتدار لە دوای ڕووداوانە بۆیە ئەم میدیانەش دەرکەوتون کە کێ تەمیلیان دەکات و شێوازی ڕووماڵکردنەکان گۆڕاوە کە لە کاتێکدایە هیچ بایەخێک نادەن بە دەرونی تاقەکان. ئێمە لە کۆمەڵگای لەم کۆمەڵگای خۆماندا ئێستا لە هەرێمی کوردستان کۆمەڵی قەیرانی زۆر هەیە و لە هەمووشی گەورەتر قەیرانی موچە هەیە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان وا دەبێت بە 3 مانگ موچەکانیان وەرنەگرتووە و لە دۆخێکی دەرونی خراپدان. ئەمەشی هاتە سەر میدیا ڕەچاوی ئەوەی نەکرد ئەم دۆخە قورسی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی پێتێپەرتەبن بەشێک لە میدیاکان بێگوێدانە هەست و سۆزی هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر خراپ بەکارهێنرات تەختەیەکی ناپیشەیی بابەتەکانیان کرد. ئەم ئاڵۆزیانەی لە میدیای کوردیدا دەبێنرێت بۆتە کێشەیەکی گەورە بۆ هاوڵاتیان. لە کۆتاییدا کاتێک میدیا دەبێتە ئەمڕازێک بۆ بەرژەوەندی تایبەتەکان متمانە لە نێوان میدیا و هاوڵاتیاندا نامێنێت. شارەزان دەڵێن پێویستە میدیا بەرپرسیارەتیەکانی بزانێت و لە پێناو بەرژەوەندی گشتیدا کار بکات، نەک بێتە ئەمڕازێک بۆ چاواشەکردن و تێکدانی ئارامی کۆمەڵگا. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.